دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران ڕێگری لە دووچەرخە سواری ژنان. ئیسفەهان تەنیا شاری خەڵکی سەمیمی و خوێنگەرم و میواندار و شاری بیناجوانە مێژوویەکان نییە، بەڵکو شاری فتوای کۆنەپەرستانە و جنایەتکارانەی ناوەندە مەسهەبیەکانی ئەم شارەشە. مەعمورانی ئەمری بە معروف و نەهی لە مونکەر بە زەرفی ئەسید پاشی و تفەنگی ساچمەیەوە تەیار کراون تا هەر کەس کە لە بەرانبەر شێوەی ژیانی دڵخوازی ئەواندا سەری تەسلیمدانە نوێنێ کوێر بکەن و یان جوانی ڕوخساری لەناوبرن. بەرپرسان و ئیمامانی جومعە لە شاری ئیسفەهان بەردەوام لە دانانی یاسای دژەژندا دەستپێشخەر بوون، لە حاڵێکدا کە هێشتا ئەسید پاشانی ساڵی 93 ئەم شارە شناسایی نەکراون و سزا نەدراون، ساچمەزەنەکانی هاتوونەتە مەیدان. پژاندنی ئەسید بە ڕوخساری ژنان لە تارانەوە دەستی پێکرد و لە ئیسفەهان پەرەیسەند. کاتێک پێویست بوو کە لە مەودایەکی دوورەوە مەعموریەتی بێزراوەی نەهی لە مونکەر ئەنجام بدرێت، تفەنگی ساچمەی بۆ کوێرکردنی چاوی ناڕازیان کەوتە ئیختیاری مەعمورانی بێناو نیشانی ئیمامی زەمانەوە و بەداخەوە ژمارەیەک لە ژنانی ئازادەی ئەم شارە لە دیتن بێبەری کران. بەڵام بابزانین نوێترین فتووا و کردەوەکانی ناوەندە کۆنەپەرستەکان لەم شارە چین. ئاخوند ئەحمەد عەبدوڵڵاهی نەژاد بەڕێوەبەری ستادی بوژاندنەوەی ئەمری بە معروف و نەهی لە مونکەری ئۆستانی ئیسفەهان سەبارەت بە دووچەرخە سواری ژنان وتی پیاوە گەورە ئاینیەکان دووچەرخە سواری ژنانیان لە شوێنە گشتیەکان پێجایز نییە. ئەم بابەتە دواهەتی کۆمەڵایەتی و ئەمنی هەیە و هەر بۆیە ستادی ئەمری بە معروف و نەهی لە مونکەر خۆی لەگەڵ دەرگیر کردووە. ناوبراو بۆ بنەماڵانەی کە ڕێگە بە کچەکانیان دەدەن دووچەرخە سواری بکەن هۆشداری داوە کە ستادەکەی بەرەنگاریان دەبێتەوە. دەسەڵاتی ئیسلامی ئێران گەلێک ئەولەویەتی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی و کللتوری بۆ خۆی دیاری کردووە کە بە تەواومانە دژی ئەولەویەتەکانی خەڵکن و هەر هەمویان بۆ سەقامگیرکردنی زیاتری کۆنەپەرستی، داسەپاندنی هەژاری و بێمافی زیاتر، سەرکوت و هەڵاواردن دژ بە ژنان و کەمینە نەتەوەی و مەسهەبیەکانن. پۆششی ژنان، خواستی مافی بەرابەری ژن و پیا و تەنانەت دووچەرخە سواری ژنان بووەتە مۆتەکەی شەو ڕۆژی بۆ دەسەڵاتدارانی کۆنەپەرستی ئیسلامی. یەکەم جار بەرپرسانی شاری ئیسفەهان بوون کە دووچەرخە سواریان بۆ ژنان قەدەغە کرد و دادستانی ئیسفەهان فەرمانی بەهێزە ئینتزامیەکاندا کا بەرەنگاری ژنانی دووچەرخە سوار ببنەوە و دەست بەسەر دووچەرخەکانیاندا بگرن. پاشان دەستگای قەزایی ڕژێمیش خۆی خستە ناو ئەو بابەتە و دووچەرخە سواری ژنانی بەڕەسمی قەدەغە ڕاگەیاند. بەڵام ژنانی ئازادی خواز لە ئێران سەرەڕای بەهایەکی قورس کە بوو دیفاع لە ماف و حورمەتی ئینسانی خۆیان دەیدەن، ملکەچی فتوای کۆنەپەرستانە و یاسای داسەپاوی ڕژێم نەبوون و لەم ڕێگایەدا تەحمڵی ڕەنج و ئەشکەنجە و زیندانیان قبول کردووە. لە بواری دووچەرخە سواریشەوە بە بایەخ نەدانیان بە فتووا و یاسا داسەپاوەکان دووچەرخە سواری ژنان بەرەبەرە بووەتە ئەمرێکی واقع. دووچەرخە سواری یەکێک لە باشترین و سالمترین وەرزشەکان و چالاکیەکی پێویستی فیزیکیە کە سەرەڕای یارمەتیدانی تەندروستی دەرونی و جەستەی مرۆڤ بۆ شوێنی ژیان و هێنانە خوارەوەی ڕێژەی پیسبوونی هەوای شارەکانیش زەرورەتی هەیە. حکوومەتی ئیسلامی ئێران بە هەوڵی کۆنەپەرستانەی ڕێگری لە دووچەرخە سواری ژنان زەربەی مەترسیدار لە سڵامەتی دەرونی و جەستەی خەڵک بە تایبەت ژنان و ژینگەی سالم دەدات. لە بارودۆخێکدا کە لە زۆربەی وڵاتانی جیهان تەکید لەسەر کەڵگوەرگرتن لە دووچەرخە سواری دەکرێت، ڕێگای تایبەت بە دووچەرخە سواری لە شارەکان پەرەی پێدەدرێت و لە سیستەمی پەروەردە و بارهێنان و لە میدیاکاندا باس لە زەرورەتی دووچەرخە سواری دەکرێت. دەسەڵاتدارانی کۆنەپەرستی ئیسلامی لە جیات دابینکردنی ئەمنیەت، کار، تەندروستی و دەرمان، پەروەردە و شوێنی نیشتەجێبوون، بەرەنگاربوونەوە لەگەڵ دووچەرخە سواری ژنانیان کردووەتە ئەولەویەتی خۆیان و هەر لەم هەفتەیەدا ئەرازل و ئەوباشی ئیسلامی ئەسیدیان بە ڕوخساری ئەو ژنانەدا پژاندووە کە لە پارک وەرزشیان کردووە. ڕژێمی کۆماری ئیسلامی با پەسەندکردن و بەڕێوەبردننی یاسای کۆنەپەرستانەی ئیسلامی دژ بە ژنان بە شێوەی سیستەماتیک مافی مەدەنی و ئینسانی ژنان پێشێل دەکات و ئازادی تاکەکەسی و کۆمەڵایەتیان لێزەوت دەکات. لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا
توندوتیژی دژ بە ژنان بووەتە دیاردەیەکی دزێوی کۆمەڵایەتی کە ڕژێم بەردەوام تەبلێغ و بانگەشەی بۆ دەکات. هەر بۆیە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم دیاردە دژە مرۆیە پێویستە لە پانتایی کۆمەڵایەتیدا لە دژی خەبات بکرێت. پێویستە هێزی مەزنی کۆمەڵایەتی ژنان و پیاوانی کرێکار و زەحمەتکێش و مرۆڤە خەباتکار و ئازادی خوازەکان بە شێوەی ڕێکخراو بێنە مەیدان. توندوتیژی دژ بە ژنان بابەتێکی خصوصی، شەخسی، کولتوری و بنەماڵەیی نییە و بابەتی هەموو تاکەکانی کۆمەلگایە و پەیوەندی بە هەمووانەوەیە.